کۆمپانیای یوتلسات بڕیاری ڕاگررتنی پەخشی نەورۆز تیڤی لەسەر مانگی دەستکردی خۆی داوە و وەشانی کەناڵەکەش لەسەر مانگی دەستکردی نیلسات بەردەوام دەبێت. با بزانین نەورۆز تیڤی لە کێوە دامەزراوە و لا پێناوی چیدا وەشان دەکات. نەورۆزی ساڵی 2007 گەلی کورد بوو بە خاوەنی نەورۆزێکی نوێ. نەورۆز تیڤی بوو بە دەنگ و ڕەنگی گەل. نەورۆز تیڤی گۆرانی و هەڵوێستی کوردیە، زمانی ئەو زمانە قەدەغەکراوەیە کە مافی پەروەردەی نییە و ڕوبەڕووی گوشار بۆتەوە. نەورۆز تیڤی سەرەتا بە 3 کاتژمێر لە ڕۆژێکدا دەستی پێکرد، دواتر لە 4 خاکەلێوەی ساڵی 2008 بەرنامەکانی کاتژمێرێک زیاد کرد و لە 7 جۆزەردانی 2008ش بەرنامەکانی بوو بە 6 کاتژمێری ڕۆژانە. لە ئێستادا نەورۆز تیڤی 12 کاتژمێر وەشان دەکا. لە کاتژمێر 12 نیوەڕۆ بە کاتی ناوەندی ئەوروپا پەخشی بەرنامەکانی دەست پێ دەکا هەتا 12 شەو. هەواڵ و بەرنامەی جۆراوجۆری هونەری، سیاسی و کۆمەڵایەتی نەورۆز تیڤی بە زاراوە کوردەکانی هۆرامی، کەلهوڕی، سۆرانی، کورمانجی هەروەها بە زمانی فارسی لە هەر 4 بەشی وڵات و لە 78 وڵاتی دیکەی جیهان بڵاو دەکاتەوە. ئامانجیان ئاگادارکردنەوەی گەلە لە ڕاستیەکان هەروەها لە چوارچێوەی دیموکراتی و مافەکانی مرۆڤدا بۆ پێکەوە ژیانی ئاشتانەی نێوان گەلانی ڕۆژهەڵاتی ناوین خەبات دەکەن. لە بەڕۆشنایی ڕاستینەی سیاسەتی سەپێنراوی توانەوە، سەرکوت و قەدەغەکاری لەلایەن دەوڵەتانی داگیرکەرەوە، نەورۆز تیڤی ڕۆڵێکی گرنگ لە پەروەردەکردن و پاراستنی زمان، ناسنامە، هونەر، کەلتور بەگشتی لە کەلەپوری کوردیدا دەبینێ. نەورۆز تیڤی کە ستۆدیۆی سەرەکی لە شاری ستۆکۆڵمی پایتەختی سویدا، سەکۆیەکی ئازادە بۆ بیرو بۆ چوونە جیاوازەکان و بۆ لەیەکگەیشتن، دیالۆگ و چارەسەری لەسەر بنەمای بەرژەوەندیە نیشتیمانی و دیموکراتیەکان پێشدەخا. هاوکات نەورۆز تیڤی گرنگی تایبەت بە کۆمەلگا ئەو ڕەنگانە دەدا کە مەترسینە ناوچوونیان لەسەرە. لەو بارەوە بەڵگە فیلم و بەرنامەی جیاواز و تایبەت بۆ بژانەوەیان بڵاو دەکاتەوە. نەورۆز تیڤی خۆی وەک بەشێک لە ڕاگەیاندنی ئازاد پێناسە دەکات لە پێناو گەشەپێدانی کۆمەڵگەیەکی سیاسی و ئەخلاقی، نیشتیمانی ئازاد و دیموکراتی، هەرکێکی مێژووی گرتووەتە ئەستۆ و داواش دەکەن کە گەل خاوەنداری لێ بکات.